دەگوترێ لە توێژینەوەکاندا سەلمێنراوە کە ئینسانێک ئەگەر بێت و بۆ ماوەی 5 خولەک تووڕە بێت ئەو ئینسانە کۆنتڕۆلی خۆی بۆ ماوەی 6 سەعات لەدەست دەدات. ناهاوسەنجێک ڕووی تێدەکە بەهۆی دەرئەنجامی تووڕەبوونی 5 خولەک کە لە 5 خولەکدا خۆی نەگر 6 سەعات ناهاوسەنگ دەبێت. ڕەنگە لە ماوەی ئەو 6 سەعاتەدا کەتنێک بکە، نەفەرێک بکوژێ. بۆیە ژن و مێردیش کە لە ماڵەوە شەڕ دەکەن ئاژاوە دەکەن لە 1 خولەکدا دروست دەبێت، لە کەمتر لە خولەکێکدا ئاژاوەکە دروست دەبێت، بەڵام ناکوژێتەوە، بە چەندین پیا و ماقوڵ ناکوژێتەوە، بە چەندین ڕشتپی ناکوژێتەوە. وەرن قسەیان بکە، هیچ ئیسفادەی نییە، لەبەرەوەی خۆیان نەگر لەو کاتەیدا کە پێویست بوو خۆیان بگرن، دان بە خۆیان دابگرن، کۆنتڕۆلی نەفسی خۆیان بکەن. بۆیە کۆنتڕۆلکردنی نەفس پێویستە هەموو یەکێک لە ئێمە کە بەیانیان هەڵدەستێت ئەوە هەممی بێت، ئەوە خەممی بێت. بۆی پێغەمبەری ئەکرەمیش عەلەیهی السەڵاتو وەسەلام لە ذیکرەکانی بەیانیان و ئێواراندا دەیفەرموو ئەعوذ بیکە من شەڕی نەفسی، خوا من پەنات پێدەگرم لە شەڕ و خەراپەی نەفسم، لەو شەڕ و خەراپانەی کە نەفسم ئەمڕۆ ئەو بەیانیم کردوتەوە هانم بۆی دەدا، خوا پەنات پێدەگرم. و ئێوارەشی دەکردەوە دیسان دەیفەرموو خوایە پەنات پێدەگرم لە شەڕ و خەراپەی نەفسم، لەوەی کە ئەم شەو دەکەمەوە ئەو نەفسم بەرەو خراپە و تاوانم نەبات.